سلااوڕێز هاوڕێیان هێژە هیوادارم باش و سەلامەت و تەندروست بن لە هەر شوێنێکیان دنیایان. ئیتر دنیا دەورانە، هەر ڕۆژێک بە شێوازێک دەسوڕێ، بەڵام ئەوەی کە زۆرجی پرسیار و گومانی ئێمەیە ئەوەیە کە ئێمە زوو شتی لەبیر دەکەین. یعنی ئێستا ئەوڕۆ ئەوە مەسعود بارزانی دەست لەسەر سینگە لە بۆ کاک مالیکی، ئەو مالیکیە کە پێشتر پێیان دەگۆ دژی کووردە و هەموو ئەوانەی کە دەنجی ناڕەزاییشیان بەرز دەکردەوە پێیان دەگۆ جاشی مالیکی. ئێستا پێمان برێن چێ جاشی مالیکیە؟ یعنی ئەگەر کەمەک بگەڕێینەوە پاش، دایمەن عەقڵی خێڵەکی ئاوایە، یعنی ئەوە یەکەم جار نییە و ئاخیر جار نییە کە ئەوانە وا دەکەن. یعنی سەرەتا ئەگەر بگەڕێنەوە دواوە کاتی خۆی پشتیوانی عەلاویان کرد، وتیان عەلاوی دۆستی قەدیمی کووردە. عەلاوی مادەی 58 دەستوری عێراقی لەبار برد، دوای دژی ڕاوەستا، وتیان عەلاوی دژی کووردە، پشتیوانی جەعفەریان کرد. ئەو جارێک گوتیان جەعفەری دۆستی قەدیمی کووردە، جەعفەریش مادەی 140 دەستوری لەبار برد. دوای ماوەیەک دژی جەعفەری وەستا، گوتیان دژی کووردە، با پشتیوانی مالیکی بکەین. پشتیوانی مالیکیان کرد، گوتیان دۆستی قەدیمی کووردە، وەختی خۆی لە کوردستان تەزبێعی فرۆشتیە، کاکە تەزبێعی فرۆشتیە و هەموو شتێکی بە کەیف خمە دەکا. دوای دووبارە گوتیان مالیکی موچە بوجەی خەڵکی کوردستانی بڕیە، دژی ڕاوەستان دۆر و زڕایەکیان لێدا ئەوەی کە دەنجی ناڕەزاییشی بەرز کردباوە دەیانگۆ ئەوە جاشی مالیکیە. ئەو جە لە مالیکی هەر گەڕانەوە پشتیوانی عەبادیان کرد، گوتیان عەبادی دۆستی قەدیمی کووردە، نیوەی کوردستانی بە زەبری هێزداگیر کرد. دوای دژی ڕاوەستان، دوای ماوەیەک گوتیان کاکە عادل عەبدولمەهدی، بەس عادل عەبدولمەهدی دۆستە قەدیمەکەیە، ژمارەیەک وەزیری کردە. یعنی عادل عەبدولمەهدی چی کرد؟ نیوەی وەزیرەکانی کوردی کردە نیوە بە نیوە. دوای دژی عادل عەبدولمەهدیش ڕاوەستا، وتیان دژی کووردە، پشتیوانی کازمیان کرد، کازمی دۆستی قەدیمی کووردە، کازمی خەریکە فەوجە خەفیفەکانی سەردەمی بەعزدا دەمەزرێنتەوە، کە دایمەزراندەوە نەک دادەمەزرێنتەوە. ئیتر ئەوەیە عەقڵی خێڵ، قەت گەشە ناکە هاوڕێیان، هەر لەو شێوازە دەمینێتەوە ئاوایە. یعنی بینە بەرچاوتان ئەوەی کە بارزانی بەڕێوە دەبا عەقلێتی خێڵە، قەت تێناگەن، قەت تێناگەن. وە من زیاتر لە کاتان ناگرم، تەنها ئەوەیە ویستم ئەوەتان بەبیر بێنمەوە. ئەوانەی دوورێ بەمەیان دەگۆ جاشی مالیکی، دەی ئێستا سەرۆکتان جاشی مالیکی جەناب. ئەوانەی دوونێ دەیان گۆ مالیکی دژی کووردە، ئەوڕۆ هاتە هەولێرێ و دەشیکەنەوە سەرۆک وەزیران ئیتیفاقی لەگەر دەکەن لە هەڵبژاردن لە بەرەوەی کورسێکتان زیاتر بداتێ، وەزیرێکتان زیاتر بداتێ. ئیتر ئاوایە دنیا. جاش مالیکیەکان سڵاوی گەرم و گوڕتان لێبێ، هیوادارم باش بن، هەروم وەختاک قەت خراپ نەبن. وە من زیاتر کاتتان ناگرم، کاتەکی خۆش ماڵاوە.